ڕێکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دوای ساڵێک و 9 مانگ لە چاوەڕوانی واژوو کرا. کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان گەشتبینن بەم ڕێکەوتنە بۆ هیوایی دانانی پارێزگارێکی کورد یەکەم هەنگاوی یاساییکردنەوەی دۆخەکە و تێپەڕاندنی سەختیەکان بێت. ساڵێک و 9 مانگە چاوەڕوان بووین، بەڵام ئەمڕۆ جێ دەستخۆشیە بۆ ئەوان و جێ دڵخۆشی بوو بۆ خەڵکی کەرکووک بە هەموو پێکاتەکانیەوە. بەڕاستی کەرکووک دۆخی کەرکووک جیاوازە، هەم لە کوردستان بڵین سێ پارێزگاکەی هەرێم، هەم لە چواردە پارێزگاکەی عێراق. اینجا ئەمڕۆ بەڕاستی ئەمەنگاو هەنگاوێکی باش بوو، چاوەڕوانین و بە هیواین بێگومان کاریگەری ئەبێت لەسەر هەموو باری ئیداری ئەمنی هەموو ئاستەکان شارەکە بەرێ بەڕێوە و دڵنیاییە بدا بەو خەڵکە، ئەو خەڵکە خەڵکی کەرکووک خەڵکێکی تێکۆشەرە، خەڵکێکی خەباتجێڕە، شەیدێکی زۆری داوە لە پێناوی خاک و نیشتیمان و کوردبوونی شارەکە. کەرکووک شارێکی کوردستانیە، بەڵام نابێ ئەومان لە بیرچێکەوە پێکاتەی ترشیتایە هیچ چارەیەکمان هێرە بێ لەگەڵیانە پێک بین و ڕێکەوین و وە بردنە ڕێوەی ئەم شارە. دوای دیاریکردنی کاندیدی کورد بۆ پۆستی پارێزگار، ئێستا کەرکووچیەکان چاوەڕوانن لایەنە کوردیەکان بە یەک دەست هەنگاوەکانی دواتری یاساییکردنەوەی دۆخی کەرکووک بنێن و کار بۆ گەڕانەوەی پێشمەرگە و پێکهێنانی هێزی هاوبەش بکەن. گەڕانەوەی پێشمەرگەی بۆ شاری کەرکووک بە هەمانگی لەگەڵ سوپای عێراق و لەگەڵ هێزەکانی هێزە ئەمنیەکانی تری کەرکووک ئەمش زیاتر ڕۆلی بەرچاوە بینێ بۆ ئاساییکردنەوە. شتێکی گرنگ ماوە لێرە دەبێت لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ڕۆلی سەربازی لە شاری کەرکووک نەمێنێ بە ئەوەی کە ئەم پارێزگارە و ئەم دەسەڵاتە مەدەنیە دەوری خۆی هەبێ و دەسەڵات لای ئەمان بێ زیاتر، هەنگاوی فعلی لای ئەمان بێ. تاکی چاوەڕوانکرا بوو گرنگی خۆشی هەیە بۆ شاری کەرکووک ئەو ڕێکەوتنەی کە کاندیدێکی کورد بۆ پارێزگاری کەرکووک بۆ خەڵکی کەرکووک بۆ شارەکە بۆ نەتەوەکان بۆ هەموو لایەکمان گرینگە، بە تایبەت ئەگەر هەنگاوێک بنێ بۆ ئەوەی کە ڕێکەوتنێک بکە لەگەڵ هەموو نەتەوەکانە کورد عەرەب تورکمان وا بکات کە ئەو برایەتی کە تایسەکانە لە شاری کەرکووکە هەبووە زیاتر و زیاتر بەرەو پێش بچێت و لە دوای تریشە ئەتوانێت هەنگاوی زیاتر بنێ بۆ ئەوەی ئارامی و سەقامگیری ئەمنیەت لە شاری کەرکووکە دەستەبەر بکات. دوای ڕووداوە و گرژەکانی کەرکووک یەکڕێزی کورد لە پارێزگاکەدا کەلێنی تێکەوت. ئەمەش بۆ هۆی لە دەستدانی چەندین دەستکەوت و هاتنەکایی دۆخێکی دژوار. دۆخەنوێکەش وا دەخوازێت جارێکی تر کورد بە یەکڕێزی و یەکدەنگی بێتە گۆڕەپان و گفتوگۆ و ڕێکەوتنە سیاسیەکانەوە. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.